بەڕێزان سڵاو لە درێژەی گفتوگۆ و دیدارەکانمان لەسەر یادی 66 ساڵی حیزبی دیموکرات بەردەوامین. لەم ئەڵقەیەدا پێداگری لەسەر هەندێک تەورەی جیاوازەکەین، لەوانە قسەکردن لەسەر پەیوەندیەکانی ئەو کاتی حیزبی دیموکرات بە حیزبەکانی تری کوردستان و پارچەکانی تری کوردستانەوە و هەوڵدان بۆ قۆستنەوەی ئەو هەلە سیاسیانەی کە لە نێو ئێراندا ڕۆیاندا و کارکردنی سیاسی و میزودی سیاسی ئەو حیزبە لەگەڵ ئەو بارودۆخەی کە لەو ڕۆژگارەدا ڕوویاوە، هەروها وردەکاری نەخشە و پلانی تورکردنی دکتۆر قاسملو و دکتۆر سعیدی شەرفکەندی و هاوڕێکانی و چەندین باس و خواسی تر لەم تەورەیە قسە و گفتوگۆی لەسەرەکەین دیسانەوە بە میوانداری بەڕێز کاک خالید عەزیزی سکرتێری حیزبی دیموکرات. کاک خالید دووبارە بەخێر بێیت بۆ زۆر سپاس. کاک خالید جان، پێم خۆشە من لێوە دەست پێ بکەم کە لە ساڵی 2010 توتت ئەگەر ئەمنیەت و پاراستمان هەبێت ئێمە ئامادەین بچینەوە نێوخۆی ئێران بۆ درێژەدان بەکاری سیاسی. ئەو بڕیارە لەکیەوە سەرچاوی گرت و ئایا ئێوە ئامادەن بەبێ مەرج بچنەوە نێوخۆی ئێران لە کاتێکا کە ڕەنگە ئازادی سیاسی لەوێ بە جۆرێک لە جۆرەکان قەدەغەکرا و ڕێگە پێدراو نەبێ، ڕەنگە کورد مافی قسەکردنی نەبێ بە کوردی چ جای کاری سیاسی. بیرۆکەی ئەم پرۆژەیە لەکیەوە سەرچاوی گرت و ئێوە چۆن بڕیارتان لەسەر ئەو مەسەلەیەدا؟ من ساڵی 2010 هەروەکی جەنابەت ئاماژەت پێکرد تم ئەگەر لە ئێران لە کوردستانی ئێران بۆ ئێمە ئازادی فعالیەتی سیاسی هەبیە، ئەگە کورد زیندانی نەکرێ و نەگیرێ و ئیعدام نەکرێ، ئەگەر لە کوردستان ئەمنیەت بۆ ئێمە هەبیە، باشترین ڕێگا ئەوەیە کە حیزبی ئێمە لە نێوە خۆی وڵات فعالیەتی سیاسی خۆی بکە تاکو لە دەرەوە بێ. هەمووی جێبەجێبوونی ئەو ئەگەرانە بە معنای ئەوەیە ئەو حکوومەتە گۆڕانی بەسەردا هاتووە، بە معنای ئەوەیە لە سەحنەی سیاسی ئێران گۆڕانی بەسەردا هاتووە، بە معنای ئەوەیە ئەمنیەتی تاکەکان و ئەمنیەتی سیاسی لە ئێراندا جێکەوتووە. جا جێبەجێبوونی ئەو ئەگەرانە لە گرەوی ئەوەدا هەیە کە خودی ئێران و ئەو حکوومەتە چەندە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. ئێستاش من پێم وایە ژیانی سیاسی حیزبێک ئەگە بکرێەوە بگونجێ هەر لە نێو کۆمەڵانی خەڵکی وڵاتەکەی خۆیدایە. ئەوەی کە ئێمە لە تەبعی داین دلیل بەر ئەوەیە لە ئێران ئازادی فعالیەتی سیاسیمان نییە، حیزبێکی قانونی نین، جمهوری ئیسلامی ئێمە تەحمل ناکە، دەنا دلیل بەر ئەوە نییە ئێمە تەبعید و تاراوگەمان پێخۆشتر بێ لە نێوە خۆی وڵات. بەڵام ڕەنگە ئەم تێڕوانینە سیاسیە بە وڵاتێکی وەکو تورکیا بڕێک لەبارتر بێ، هەندێک لەبارتر بێ، بەڵام بە وڵاتێکی وەکو ئێران کە جگە لە ویلایەتی مطلقی فەقیهی ئەحمەدی نەژاد لەوێ پێم وانییە جۆرێک لە جموجوڵی سیاسی یا بە من بە پرسیار ئەوە ئاراستی تۆ بکەم ئەو بزوتنەوە سیاسیانە چیان کە ئێستا لە ئێرانە هەن ئەگەر هەن ئەو چەند ئەگەرەی کە من دامنا چەندین ئەگەری بەدوودادیە. زۆر تەبیعیە لە دەسەڵاتی ویلایەتی فەقیه و ئەو خوێندنەوەی کە ئەو لە حکوومەتی ئێران و تعامل لەگەڵ دموکراسی و مافی کورتەتی مەجال بۆ ئەگەرانی من جێبەجێ نابێ. تەبیعیە لە دەسەڵاتی ئەحمەدی نژاد و دەسەڵاتی سپای پاسداران و کە ئەو مافیایان دروست کردووە زەمینە بۆ ئەگەرانەی کە من دامناوە دروست نابێ. من پێشبینی ئەوە ناکەم جمهوری ئیسلامی بە پێناسەی ئێستا و بە دەسەڵاتی وەلی فەقی واتە خامنەی و ئەحمەدی نژاد ئەو بەسەرە دروست بکەن بۆ جێبەجێبوونی ئەو ئەگەرانە. هۆیەکەشی ئەوەیە بە تایبەت دوایی هەڵبژارنەکانی ڕیاسەتی جمهوری ئێران و دروستبوونی ئەو جموجۆڕە لە ئێران و ئەوەی کە بە جوڵانەی سەوز نێوی دەرکرد، تعاملی وان لەگەڵ ڕێبەرانی جوڵانەوەی سەوز زۆر خراپە، لەگەڵ کەسانێک کە تعاملیان بەو جۆرە بووە تەبیعیە کە لە خۆیان بوونەوە، بەڵام ئێستا کەوتونەتە ئاڵقەی غەیرە خودیەکان زۆر ئاساییەکە و ئەگەرانەی کە من دامناوە وا بە ئاسانی لە ئێران عەمەلی نەبن. بەڵام ئێمە وەک حیزبێکی سیاسی دەبێت ئەو بەحسانە بێنی نەگۆڕێ. لە هەمان کاتدا ئێمە گومانمان لەوەدانە کە ویلایەتی فەقیه و ئەو خوێندنەوە لە ئێران و سیاست لە ئێراندا مەجالی یەکێک لەو ئەگەرانەش خۆش ناکە. بەڵام هەمیشە دەبێەوە بڵین ئێمە پێمان باشە، پێمان خۆشە و بە دروستی دەزانین کە ئەحزابی سیاسی ئێران لە ئازادی سیاسی ئێران کەڵک وەربگرن، ئەوە بخێنێ و کۆمەڵانی خەڵک لە دەرەوەی کوردستان خەڵکەیە دەڵێن بۆ حیزبی دموکرات لە دەرەوەیە، پیان وایە ئەوە خەتاکە لە ئێمە و شەڕمان کردووە. هەموو کەس لە دەرەوەی کوردستان وەچی ئێمە لە قەزەکەی خۆمان ناگا. لە کوردستانی ئێران دەزانن ئەو 30 ساڵە چ گوزەراوە،
حزبی دموکرات چی کردووە لە تاران و مەشهەد و ئیسفەهان و شارە گەورەکانی غەیرە کورد بەشێک لەو خەڵکە زۆر بەباشی شارەزای شتەکان نینە بۆ یەکردنەوەی ئەو بەحسە بۆ جارێکی دیکەژێتەوە زیندوی دەکەیەوە کەوە جمهوری ئیسلامی عاملی هەمووی ئەو مشکلاتەیە تەنانەت ئەتۆ ئامادەی هەوڵدەی بۆ کەش و هەوایەشی ئاوالە لە کوردستان خشونەت و شەڕ نەبێنێ ئێوە وەک دیسکۆرس و گوتار ئەکەونە کوێی واقعی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانەوە یا بە بڵێم دوورنووزیکتان لەگەڵ خەڵکی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە پێت وایە ئەتوانن ڕێبەرایەتی ئەم خەڵکی ئێستای کوردستان بکەن یەکەم دەبێ ئمە خوێندنەوەیەکمان هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ئێران ئایا گفتمان و گۆتار و پەیامی ئێمە چۆن لەوێ وەردەگیرە ئایا دەتوانین ڕێبەرایەتی و نوێنەرایەتیان بکەین پرسیارێکی بەجێیە بۆم پێم خۆشەوە پرسیارە دروست بێت لە دەوری هەموو لایەکمان و لە کۆمەلگای کوردستانی ئێرانیش چەند فاکتۆر دیسان دەوریان هەیە لەوەدا یەکەم ڕابردووی حزبی دموکرات و فعالیت و چالاکی هەرچەند بە شێوەی نظامی بە شێوەی ئاشکرا نەما بەڵام قەد ڕێاڵەی تەشکیلاتی ئێمە و پەیوەندی ئێمە لەگەڵ کۆمەڵانی خەڵک بە تەواوی لە بین نەچوو ئاشکرانیە بەڵام بە تەواوی لە بین نەچوو ئەوە یەک دوو ڕووداوەکانی یەک دوو ساڵی ڕابردوو نیشانی داوە بە مناسبەتی جۆرا و جۆر بە تایبەت تەحەسونێک کە کرا چەند مانگ پێش ئێستا لە پەیوەندی لەگەڵ ئەو ئەکسول ئەمەلەی مربوط بە زیندانی بە ئەدامی زیندانیەکان نیشانیدا کە کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران پەیامی ئێمە حیزبەکان بە مناسبەتی جۆرا و جۆر وەردەگرنەوە و خەڵکە کەم و زۆر بە شێوازی جۆرا و جۆر لە ئاڵلقەی ڕێکخراوەیی ئەو حیزبانەدا هەنوو گفتمانەکە زیێ دەکەوێت سێ ئێمە لە سەردەمێکدا دەژین کە مێدیای سەردەم و تەکنۆلۆژیش پێشڕەفتە ڕۆژانە قسە و گفتمانی ئێمە دەباتە نێو کۆمەڵانی خەڵک دەیباتە نێو ماڵەکان و دوای ئەوەش ئێمە وەک حزبی دموکرات لە گفتمان و لێکدانەوەماندا هەوڵمانداوە کە هەرچەند لەوێنینە بەڵام لەوێ زۆر دوور نەکەوینەوە بەڵام ئەو ئیحترافەش دەکەم بۆ حیزبێک کە دەیان ساڵ ڕاستەوەخۆ فعالیەتی ئاشکرای لە نێو کۆمەڵانی خەڵکدانە بێ و ڕۆژانە لەگەڵ ژیانی ڕۆژانەیاندانەژیە لە بێکاری لە خۆشی ناخۆشی فەقیری دەوڵەمەندی قوتابخانە نەخۆشخانە ژیرۆگرفتی کۆمەڵایەتی ئیحتیاد ئاوەدانی وێرانی ئەگەر لەگەڵ هەمووی ئەوانەدانە بێ سیاست نەباتە نێو ژیانی ڕۆژانی خەڵک ڕەنگە گفتمانەکەی جاروبار یەکلایەنە بێ ئێمە لەو بابەتەوە دەکرێ بڵم هەرچەند ڕۆژانە بە شێوازی مختلف لە نێوە خۆی وڵاتدا معلوماتمان بۆ دێ بەڵام تەبیعیە ڕێبەرانی ئێمە و ئەندامانی تەشکیلاتی ئاشکرای ئێمە ڕۆژانە دەنێو خەڵکەکەدا ناژین مادام دەنێو خەڵکەکەدا نەژیان کەمیاسی و کەمبودێک دەبیندرێ لە بە قووەتکردن و تۆکمەکردن و دەوڵەمەندکردن و تەکمیلکردنی گفتمان و پەیامەکەی خۆمان بۆ نێو کۆمەڵانی خەڵک دەڵێن شەهید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو جیهانیانە بیری دەکرد و کوردستانیانە ڕەفتاری دەکرد دەوتێت باوەڕ بە گۆڕان و هەوڵدان بۆ گۆڕین ئیشێک بۆ لە نهێنیەکانی سەرکەوتنی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو کەوایە ئێوە چەند هەوڵتان لەسەر گۆڕان و شێوازەکانی سیاست لە نێو حیزبی دموکراتدا کردووە لە دوای ئەو پەیام و فەلسەفە بۆ چوونەی دکتۆر قاسملوو ئەوەی مربوط بە ئێستایە دەکرێ بڵم لە سەردەمی ئێستا کە ئێمە دانیشتوین تەبیعەتەن تا ئەو سەردەم کە دکتۆر قاسملوو لە حاڵی حەیاتدا بووە گۆڕان کارێکی زۆر بەسەر دنیا و بەسەر ناوچەکەدا هاتەوە جاگەوایە زۆر ئاساییە ئێمە ئێستا بە جۆرەی وەزعیەتی ئێستا و هەڵسەنگاندنی ئێستا سیاست بکەین و مودام حیزبایەتی و کۆمەلگاش لە گۆڕاندایە گۆڕان شتێک نییە ئیرادەی یەک نەفەر و دوو نەفەر بێت بەڵام یەک نەفەر و دوو نەفەر یا حیزبێک دەتوانێت کۆمەجی پێ بکە وەقەت هەن قاسملوو لە سەردەمی خۆیدا زۆری کۆمەک بەوە کردووە کە و گۆڕان کارێ لە نێو حیزبی دموکراتدا بێتە پێشی لە سەردەمی ئێستادا بە پێچەوانەی ئەو سەردەم دەوری کەسایەتەکان ڕێک زەعیفتر دەبێتەوە لە سەردەمی پێشەوادا دەوری کەسایەتی زۆر بە قووەت بوو لە سەردەمی دکتۆر قاسملوو شەر بە قووەت بوو بەڵام لە سەردەمێکدا کە کۆمەلگا موسسات دروست دەبیە خەڵک بۆ خۆی مستەقیمەن دەسترسی بە تەکنۆلۆژی هەیە بۆ خۆی دێتە نێو ئینترنێت و شت دڵە و شت دەنووسیە سیاسەتیش دەنێو کۆمەلگادا نەهادی نەدەبێت سیاسەتیش هەر تەنیا نابێتە ئەمری نوخبەگان و ئەمری ڕەهبەران
ئەنی لە بازنەی تەسچی ڕەحبەراندا نامێنێتەوە خەڵکی عادیش سیاست دەکا و دێتە نێوەوە بۆیە ئێستا گۆڕانکاریەکان ئەمری ئیجتیماعیە ئەمری کۆمەلگایە ئیرادەی نەفرێک نییە ئەو نەفرەیە ئەو حیزبە دەبێت خۆ لەگەڵوە تەطبیق بدا دەنا بۆ خۆی وەدوا دەکەوێت من پێم وایە لە ژێر و ناکایی ئەو بۆ چوونەدا ئێمە حدێقەل وەک حیزبی دموکراتی کوردستان ئێستاش بێ عیب و نەقزنین و هەر کەسێک حیزبێک بە شێوەی جەمعی کارێک بکە بڕیار بدە قسە لەسەر ئیدارەی وڵات کە قسە لەسەر کۆمەڵێک مەسائلی زیینەفع لە کێشەی سیاسیدا بکە تەبیعەتەن هەڵەشی دەبێت ئیشتباشی دەبێت و بەڵام هونەر ئەوەیە ئیستعدادی ئینتقاد لە خۆی هەبێ هونەر ئەوەیە کە گەر ئینتقادی لێگیرا و ڕخنەی لێگیرا هەڵ نەبەزێتەوە قبوڵی بکە و چارەسەری بکە بۆیە من پێم وایە لە سەردەمێکدا دەژین ئەگەر منیش نەم هەوێ و حیزبەکەی منیش نەی هەوێ بگۆڕێ کۆمەلگا دەیگۆڕێ ئەگەر نەی هەوێ بشگۆڕێ و دوا دەکەوێ و وڵامدەری ویست و داخوازانی کۆمەلگانێ و بەڕاحەتی کۆمەلگا ئەڵتەرناتیوی لە مقابلدا دروست دەکات کاک عەبدوڵڵای حەسەنزادە لە دیدارێکی ڕۆژنامەوانی ئاڵێت نە ئازادی لە لولەی تفەنگایە و نەکورد بە کلاشیکۆف ئەتوانێ مافەکانی بەدەستبێنێ و نەڕژێم و نێرانی کوردیش دەتوان بە تۆپ و تیارە و تانک ئازادەکانی کورد زەوت بکەن و کورد لە ناوبرن کەوایە بۆچی ڕێگەچارەی خەباتی چەکداریتان هەڵبژاردووە یا با بڵێم گەروایە ڕێگەی دەربازبوون لە شوایە بۆ کورد ڕێگەچارە چییە؟ یەکەم بۆ جارش کە تەئکید دەکەمەوە سرە ڕای ڕێز و احترام بۆ هەمووی خەبات و چالاکی چەکداری هەموو ئەحزابی کوردی لە ڕابردوودا کە بەسەریاندا تەحمیلکردن و شەهیدێکی زۆرمان داوە جێگای ڕێز و شانازی و ئیفتخاری ئێمن بەڵام هەرگیز حزبی دموکرات خەباتی چەکداری بەڕاستی هەڵنەبژاردووە ئێمە بەسەرماندا تەحمیل کرا بەسەرمان تەحمیل کرا و مەجبور بووین دفاعش لێ بکەین نازانین داهاتووی ئێران چی لێ دێ و ئێمە لە کوێی سێناریۆکان قەرار دەگرین بۆچی ڕێبازی دیکەمان نەدیتوتەوە لە سیاستدا تۆ سیاست دەکەی پرۆژە و بەرنامەی خۆت دێنی تۆ چەندە توانات هەیە کە بەستەری مناسب بۆ سیاسەتەکانی خۆت دروست بکەیت بەستەری سەحنەی سیاسی کاری سیاسی ئێمە ئێرانە کوردستانی ئێرانە ئێمە وەک حزبی دموکرات و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمومان چ بە تەنیا و چ بە یەک ئێستا ناتوانین بەستەری عەمەلی ئاشکرا بۆ فعالیتی خۆمان لێ دروست بکەین مادام ناتوانین ئەوە دروست بکەین زۆرتر فعالیت و خەباتەکەمان خەباتێکی مەدەنی نەهێنیە مەدەنی ئاشکراژ نییە خەباتی مێدیاییە بڵاوکردنەوەی پرۆژە و بەرنامەی خۆمان لە کاناڵی مێدیاکانە لە نێو کۆمەلگای ئێران و لە مەیدانی سیاسیشدا دەمان هەوێ و دوانە کەوین و لەگەڵ ڕەتی ئێران بڕووینە پێشیە دەکری ئاوە وڵامەکە بدەمەوە بەشێک لە مەوزوعەکە خارج لە ئیرادەی ئێمەیە شاید حلێک ئەوە بێ بڵێن وەڵا هێندێک پێشمەرگە بنێرینەوە و لە نێوەخۆی کوردستانی ئێران هێندێک چالاکی چەکداری بکەن و هێندێک خەڵک جەماعەتی سپای پاسداران و ئەولاولا بکوشن بەڵام ئەوەش مشکلێک حل ناکە خۆ ئێمە کاتی خۆی شەڕی جپەیمان لەگەڵ جمهوری ئیسلامی بەسەردا تەحمیل بۆ کردومانە خەڵک لە کوردستانی ئێران لە فەداکاری و قوربانی ئێمە گومانیان نییە بەوەش کێشەکە چارەسەر ناکەی بوویە بە باوەڕی ئێمە خەباتی سیاسی لە ئێران و بەرینکردنەوەی ئەو خەباتە و بەشداری هەموو لایەک و لە بینچوونی جمهوری ئیسلامی ئەو بەستەرە بۆ ئێمە دروست دەکا و ئەو بەستەرەیە وڵامەکەی جەنابیشت حتمما لە داهاتوودا داتەوە بەڵام کاک عەبدوڵڵای حەسەنزادە ئەو پرسە دەڵێ خەباتی چەکداری و خەباتی مەدەنی هاوپشتی یەکن تەواوکەری یەکترین ئەو ئەڵێت ئێمە هەمیشە شعاری ئێمە هەمیشە شەڕ بووە لە پێناوی ئاشتی تۆ پێت وایە هەر شتێک بە شەڕ بەدەست بێت ئاشتی لەبەر نابات یا چەند یەکەمکردنی خەباتی مەدەنی و خەباتی چەکداری چەند ئەبێتە ڕێگەچارێکی ئەکتیف باش نازان بەڕاستی ئەو چۆن تەفسیری ئەوە دەکا بەڵام قەت ئێمە بۆ ئاشتی شەڕ ناکەین یعنی زانی چۆنە ئێمە دەبێت میکانیزمەکانی ئاشتی ببینەوە ئێمە یەک جار تووشی شەڕێک بووین لە ئێران بەسەریاندا تەحمیل کردین دیفاعی ئێمە و شەڕی ئێمە لە دژی جمهوری ئیسلامی ئەو قەناعەتی پێبێنین کە مزاکرەیەک بکرێ و سڵحێک دابمەزرێ بەڵام ئێستا ئێمە بین دەست بە خەباتێکی چەکداری بکەینەوە شەڕێک وەڕێ بخەین و لە کوردستانی ئێران دیسان شەڕ بێتەوە گۆڕێ و بە کۆمەڵانی خەڵک بڵین وڵا شەڕ بۆ ئاشتی دەکەین با بۆ ئێمە مەسیرێکی دیکە نەگرینە بەر ئەویش ئەوەیە بە خەباتی مەدەنی و بەشداریکردنی خەڵک و بەشداری خەڵکەکانی دیکەی ئێران و پەیوەندی لەگەڵ حیزبەکان و ئەو جم و جۆڵەی لە ئێراندا هەیە جمهوری ئیسلامی بە هەمووان
شەڕی لەگەڵ بکەین ئەگەر ئێمە بۆ خۆمان بمان هەبێ بە شەڕی خۆمان سوڵح بەسەر جمهوریدا ئیسلامیدا تەحمیل بکەین بڕێ خۆمان تەنیا دێڵینەوە خۆمان لە کوردستان دێڵینەوە ئێرانێکی پانوبەرینمان بۆ جمهوری ئیسلامی بەجێهێشتووە لە دژی ئێمە تەحریکیان بکە و هانیان بدا ئێمەی کورد دەبێت لە دژی جمهوری ئیسلامی قسەی خەڵکی دیکەمان لەگەڵدا بێ و بە قسەی خەڵکی دیکە و کۆی هەمووی ئەوانە کۆماری ئیسلامی بەو قەناعەتە بێنین یا عاقڵ بێ یا بگۆڕێ یا نەمێنێ یا ئەگەربی هەبێ سوڵح بکە بەڵێ کورد لەسەر وەختی شۆڕش و ئینقیلاب و ڕوخانی ڕژەوی پاشایەتی لە ئێران بە جۆر لە جۆرەکان بە ئومێد بوو دڵخۆش بوو بە و شۆڕش و گۆڕانکاری لە ئێرانە بەڵام بینیمان لە دوجارە خومینی فتوای کوشتنی کوردەکانی دەرکرد پێدوانی ئەمە هەڵەیەکی استراتیژی تری عقلی سیاسی کورد بوو لەو کاتەیە کە بە جۆر لە جۆرەکان ئومێدی بە شۆڕش و بە ئینقیلاب هەڵواسیوە لە ئێران ئینقلابێک کرا ساڵی 1970 ئەو ئینقلابە لە تەواوی ئێران خەڵک لە دژی ڕژیمی شا هەستانە سەر پێ و ڕووخاو کۆماری ئیسلامی لێ دروست بووە خمینی بەو موقعیەتە مەسەبێ کە لەنێو کۆمەڵانی خەڵک بوو لە لۆفێنلێ شاتۆی پاریسەوە ڕەحبەری ئینقلابەکەی دەکرد موقعیتێکی بە قوتی وەدەست کەوت لە ماوەیەکی کووردا لەسەر باوەڕی مەسەبی کە زۆربەی خەڵکی ئێران شیعەنە و موقعیەتی خمینی ئەوان بوون بە دەسەڵاتی زاڵ مادام ئەوان بوون بە دەسەڵاتی زاڵ خەڵک ئینقلابی کرد هەمیشە ئینقلابات تەبیعەتی وایە خەڵک دەیکا بەڵام سەمەرە و بەهرەی ئینقلاب زۆر جار دەکەوێتە دەستی تاقمێک دەستەیەک ئینقلابی کەبیری فەرەنسا بەرە ئەو ئاخارەدا ڕۆیی ئینقلابی ئۆکتۆبری سۆڤێتی سابق 1970 ئینقلابی کرا کۆمەڵانی خەڵک و دوای حکوومەتێکی دیکتاتۆری لێکەوتەوە ئینقلابی ئێرانی شەر ئەوەی لێکەوتەوە لە ئینقلابدا خەڵکێکی ئیحساسی بە ئارەزوهای جۆرا و جۆر بە پلانی جۆرا و جۆر ئینقلابەکە دەکەن بەڵام تاقمێک دەستەیەک حیزبێک یا لایەنێک کە زیرەک و بە بەرنمەیە ئەپەراتەکە لە دەست دەگرێ و ئینقلابەکە دەخاتە دەستی خۆی بەشداری ئێمە لە ئینقلابدا ئینقلابێک لە ئێران لە گۆڕێدا بوو دەبا بەشداریمان کردبایە بەڵام هەروەکی پێشوو ئاماژەم پێکرد ئینقلابی ئێران دژی حکوومەتی شا ئەگە کورد بەشداری کردبای و نەکردبای و ئینقلابە دەکرا ئێمە بە لە حازی عەدەد و بە لە حازی حەشیمەتەوە ئاوا تەعیین کونەندە نین بڵێن ئینقلابێک لە گۆڕێدایە ئێمە و بەشداری ناکەین ئینقلابەکە ڕادەوەستێ یا حکوومەتەوە خەریکی ڕوخانە ئێمە دەتوانین نێڵین بڕوخێ یا نەخێر ئێمە حکوومەت دەڕوخین ئەگە خەڵکی دیکەش نەڕوخێن ئینقلاب لە ئێران کرا ئەمەش بەشدار بووین ویست و داخوازی خۆمان هێناگۆڕێ بەڵام بە حکمیەوەی کە کوردستان و حەشیمەتی کوردستان بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە زەعیف بوو نەیتوانین لە دەسەڵاتی تاراندا قدرەتێکی بەرچاو بووە لە نەتیجەدا ئەوان ئینقلابەکە و دووە ڕۆژەکانی ئینقلابیان لە دەستی خۆیان گرت و تەبیەتەن دەسەڵاتەکە وای کرد کە ئێمە ئەوەی کە داوامان دەکرد بۆمان جێبەجێ نەبێ لە ساڵی 1970 شەهید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لە گەرمەی سەروەختی شۆڕشی ئێران و ئینقیلابە نامەیەک بۆ شاپور بەختیارە نێرێت ئاماژە بەوە کە ئەلبەتە شاپور بەختیار کە یەکێک بۆ لە ڕناکبیرانی ئەو دەمی ئێران و لە بەرەی میلی خەڵک بووە لە نامەکە ئاماژە بەوە کە بە بەختیار شاپور بەختیار ئەڵێ تۆ بەردەوام بە لەسەر ریفۆرمکردن شۆڕش بێسەرەوە بەرەیە پێدوانیە ئەمە جۆرێک لە تەنەبووی سیاسی دکتۆر قاسملوو بوو بێ کە ئەو وەکو کوردەکانی تر زۆر بە ئومێد نەبوو لەگەڵ شۆڕش و بەهاتنی شۆڕش و گۆڕانکاری لە ئێرانە هەم دکتۆر قاسملوو هەم شاپوری بەختیار بە تەجروبەیەکی زۆری سیاسی کە هەیان بووە لە حیزبی ئێرانیدا کاریان کردووە هەڵسوکەوتیان لەگەڵ کێشەکانی ئێران بووە هەردووشیان دوو ئینسانی ئەمەلگەرای واقعبین بوونە یا پراگماتیست بوونە لە ڕێگا چارە گەڕاون دکتۆر قاسملوو دەورانێک بۆ خۆی باوەڕی سەردەمێک باوەڕی چەپی هەبوو ئینقلاباتی متالعە کردووە شاپوری بەختیاریش هەر بەرهەمی عەقڵیەتە بووە شاپوری بەختیار کەسایەتێکی باش بوو بۆ ئێران ئەگەر تەمەنی درێژ با و حکوومەتەکەی بەردەوام با ما باوە ئێران ئاوا چوو با پێشیە بە عەقڵیەتی شاپوری بەختیار و وردە وردە بە مروری زەمان تا بکەوێتە بەر ئینقلابێکی خشونەت ئامیز و ئەوەی کە ئەوەی لێ هەڵکەوتەوە بەڵام لە کەش و هەوای ئینقلابی ئەو وەختی ئێراندا لەو کەش و هەوایە کە لە ڕژیمی پاشایەتی زۆر ناڕەحەت بوون خەڵک ئاوای فکر نەدەکردەوە من پێم وایە ئەو تەعاروفە کە کراوە لەگەڵ شاپوری بەختیار لە نەوعی خۆیدا تەعاروفێکی مەحقوڵە لیبرالیە موەجهە
بەڵام لە ئینقلاباتدا کوتم بە پەلە جاری وایە شت دەستا و دەست دەبێ و لە کەش و هەوای ئینقلابیدا جاری وایە جێگا کەمە بۆ ئەقڵێتێکی متعادل و متەوازن و لیبرال بۆ چارەسەری کێشەکاندا. مەسعود بارزانی سەرۆکی هەرێم و سکرتێری پارتی دیموکراتی کوردستان لە دیدارێکی ڕۆژنامەوانی لەگەڵ نوێنەرانی دەستگاکانی ئاژانسی ئێران و ڕۆژنامەگەری ئێران لە ساڵی 85 لە دقیقەن لە 1985 هاڵێت ئەو شۆڕشە هەلێکی مێژووی بوو بۆ جەماوەری کورد لە ئێران و شۆڕشی خۆیان بوو دەبوو دیفاعی لێ بکەن و لە دەوری کۆ ببنەوە. تۆ سەبارەت بەم بۆ چوونەی مەسعود بارزانی شێڵیت؟ نەتەنیا جەنابی کاگ مەسعود کە وەختی ئەوەی کوتووە هەردوای ئینقلاب ئێمەش پێمان وا بوو ئەو شۆڕشە فرسەتێکی باشی پێکێنا. تەنانەت ئێمە هەموو هەوڵەکەمان ئەوە بوو لە ژێر ڕووناکایی ئەو شۆڕشە بە دانیشتن لەگەڵ خومینی کۆمەک بەوە بکەین کە مەسەلەی کورد لە ئێران چارەسەر بێت. نەفسی شۆڕشەکە ئەو کەش و هەوای پێکێنا. حزبی دموکرات گەڕاوە نێوە خۆی وڵات، خەڵک لە نێوە خۆی وڵات ئازاد بوون، خۆیان سازماندا بیری کوردایەتی بوژایەوە، کاری حزبی هاتەوە گۆڕێ، هەمووی ئەوانەی هەبووە. بەڵام ئەو شۆڕشی ئێران لە ئیدامەی خۆیدا دەسەڵاتەکە لەلایەن ئایەتوڵا خومینی و ئەو جەماعەتە ئایەتوڵا و مەلایانی کە بەدەستیانەوە بوو قەبزەیان کرد، ئەو تەوەجوهاتە منطقی کە لە نێو شۆڕشدا بوو بەلاوەیان برد. بەڵام ئەو لەو دیدارەیە کە لە ساڵی 85 لەگەڵ ئاژانسەکانی ئێران کردوێتی مەبەستم مەسعود بارزانیە دکتۆر قاسملوو بە خیانەتکار ناوە باوە و پێی وایە کە ئەوان خیانەتیان لە کورد و لە کۆماری ئیسلامی ئێرانیش کردووە بۆی کە ناتوانیوە کۆمەکی شۆڕش بکەن و لەوری شۆڕ کۆبنەوە و بەهی خۆیان نەزانی و دژایەتیان کردووە. لە کاتێکە بەڵگەنامەکانی ویکلیکس کە بۆ سەفارەتی ئەمریکی لە عێراق نووسراون ئاماژە بە جوانبێری و بە پاشی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوویە بە تایبەت لە سەروەختی ئاڵۆزی سیاسی ئەو دەمی ڕژێمی بەعەس کە شاری هەڵەبجەشی میابارانەکە لە 1970 دکتۆر قاسملوو ڕۆڵێکی ئیجابیانە ئەبینێ و تەواوی ئەو تاوانە خاتەملی ئەستۆی ڕژێمی بەعس و سەدام. بۆچی مەسعود بارزانی پێیوا بووە کە قاسملوو خیانەتکارە و خیانەتی لە کورد و لە شۆڕشی ئێرانیش کردووە؟ من هەروەکی پێشوش کاک فەیسەل ئاماژەم پێ کرد ئێمە وەک سیاسی یا وەک حزبێکی سیاسی ئوسولەن مێژوو وەک خۆی دابنین و دەرز لە مێژوو وەربگرین سیاست بۆ ئایان دەبکەین. ئەو وەختی هەردوو لای حزبی دموکرات و پارتی دموکرات بەداخەوە لە هەشتاکاندا ئێمە هێندێک نێوان ناخۆشی و کێشەمان بۆ لەگەڵ یەکتر و من دڵنیام ئەو وەخت هەردوو لا ڕەنگە لێک تووڕە بووبین و شتی جۆرا و جۆرمان لەسەر یەکتر کردبێ. بەڵام من ئەوە بە مێژوودا دەنێم و مێژوویە کە هیوادارم قەد و پاتە نەبێتەوە و لە هەمان کاتیشدا ئێستا جەنابی کاک مەسعود بارزانی لە مەوقعیەتی سەرۆکی حکوومەتی کوردستاندایە و من پێم وایە ئەویش هەر ئەوە بە مێژوودا دەنیا. بۆیە هوەری هەموو لایەک ئەوەیە کە ئێمە وەک کورد مێژوو بەو جۆرەی کە ڕوویدا و چاوی لێ بکەین و لە داهاتوودا ئەوە دووپات نەبێتەوە و سیاست بۆ داهاتوو بکەین. بەڵام ئەو هەر لە درێژەیە و دیدارەیە پێی وایە کە حیزبی دیموکرات بەکرێگیراوی سەدام و حکوومەتی عێراق و کاتی بەعەز بوون ئەو ئەڵێ مەرجی بنەڕەتی یارمەتیدانی حیزبی بەعەز بۆ حیزبی دیموکرات ئەوە بووە کە ئەوان بەگشت ئێمە بچنەوە و بە جۆرێک جۆرەکان شۆڕشی کوردی لە کوردستانی باشوور ئیفلیچ پێبێنن. تۆ بە بڕوای تۆ هیچ کات بووە کە حیزبی دیموکرات حیزبی بەعەز بەکاربێنێ بۆ لێدان بۆ جوڵەی سیاسی لە کوردستانی باشوور و حیزبەکانی کوردستانی باشوورە؟ بەڵام ببوورە دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەرەزان ناوبڕێک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان.